اصلا شعرێکم هەیە لەسەر مردن بخوێنم. ئەگە ئەتوانی بە دەنگی شەو بۆمان بخوێنی هەر ئەبێت، ئاواژ بۆمان بخوێنی هەر ئەبێت. وەڵای ئیشەڵا بە دەنگەوە بۆتە خوێنم. دە باشە باشەکە گەورە بکەمەوە، خۆم لە مۆزوعا نیم چییە خۆ کابرا من هەر سەیرەکەم من لە مۆزوعا نەبم. وەڵا بەسەر مردنایە ئیشەڵا ئەی خوێنمەوە و یعنی مردن لە ڕێی هەمومانایە. هیچ کەس نامێنێ ئالەم دنیایە هەر وەکو کەسی تیانە بێوایە تەختە بێ هەرچی شاخ و چیایە مردنی لە ڕێگەی هەمومانایە دەبێ هەر بمرین فەرمانی خوایە وەک حەزرەتی ویس بێ ئەوەندە جوان بێ وەکو سولەیمان زمان ڕەوان بێ تەداوی بکە لوکمانی حەکیم یان با مەلیکی هەموو جیهان بێ دڵخۆی خۆش نەکە بە پلە و پایە ئەبێ هەر بمرین فەرمانی خوایە هنگەری درێژ بێ وەک نوح تەمەنی هنگەر وەک زۆراب وا بێ گورز و کەمەنی هنگش دنیا بکرێ بە دەوڵەمەنی هێز و دەسەڵات بەکاری نایە دەبێ هەر بمرێ فەرمانی خوایە ئەبوو بەکری هاوڕێی ڕەسوول الله بێ وەک ئیمام عومەرێ حەقی لەلا بێ وەک ئیمام عوسمان وەک ئیمام عوسمان گەر بە حەیا بێ وەک ئیمام عەلی شەری خودا بێ لەگەڵ ئەجەلی هاتە نێوکایە دەبێ هەر بمرێ فەرمانی خوایە. مامۆستا گیان بزاکە بڵاو خێرم قوربانگیان قوربانت بم مامۆستا دەست و چاو خۆش بە قوربانت بم یعنی مردن لە ڕێ هەمومانەیە بەخوای تر هەر چییە بێ هەرە بێ بمرین مەجالی تانیە.